لە هەرێمی کوردستان یاسای ژمارە 35 ساڵی 2007 تایبەت بە ڕۆژنامەنووسان هەیە کە ئەرک و مافەکانی ڕۆژنامەنووسانی تێدا دەستەبەر کراوە، بەڵام زۆربەی کات ڕۆژنامەنووسان بەپێی ئەم یاسایە مامەڵەیان لەگەڵدا ناکرێت و مادەکانیان لە یاسای کاری ڕۆژنامەوانیەوە بۆ یاسای خراپبەکارهێنانی ئەمریکانی پەیوەندیکردن دەگۆڕدرێت. لەو بارەیەوە سەنتەری میترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان دەڵێت دەیان نمونەیان لایە لەسەر دەستگیرکردن و دەست بەسەرکردنی ڕۆژنامەنووسان کە بە یاسای کاری ڕۆژنامەوانی مامەڵەیان لەگەڵدا نەکراوە بە مادە و یاسای دیکە سزادراون. زۆر لە کاتی پراکتیکی کرد لە پراکتیکە لە عملیە بینیمانە کاتێک کە ڕۆژنامەنووسێک سکاڵایکی لەسەر تۆمار دەکرێت بەم یاسای مامەڵی لەگەڵدا ناکرێت پەنا دەبنە بەر یاسای خراپەکارهێنانی ئەمریکانی پەیوەندی یاخود یاساکانی تری سزای خاونەکانی سزای عقوباتی عراقی. لەم حاڵتانە لە زۆر حاڵەدا بینیمانە کە ڕۆژنامەنووسان بەداخەوانە بوونەتە قوربانی ئەوەی کە یاساکان جێبەجێ نەکرا. ئەم یاسایی کە مافی کۆمەڵێک ماف و ئیمتیازاتی تیا بۆ ڕۆژنامەنووسان بەم یاسای مامەڵیان لەگەڵدا نەکراوە. ئێمە پێمان وایە هۆکارەکەی بووە گەڕێتەوە کە قانونی کاری ڕۆژنامەنووسی سزای زیندانیکردنی تێدا نییە. زۆر جار ئەو کەسانی لایەنی سکاڵاکار کەسانی باڵادەستن یاخود حکومەت زۆر جار بە ئامانجی تۆڵەکردنەوە لە ڕۆژنامەنووسان ئەم یاسایانە بەکاردێن و ئامانجانەوەی کە ڕۆژنامەنووسان سزایەکی وایان بدەن کە حەبسکردن بێ چونکە لای هەموو ڕوونە یاسای کاری ڕۆژنامەنووسی تەنها بە غرامەیەکی مادی ئەگەر هاتوو ڕۆژنامەنووسەکە تاوانەکەی بەسەردا ساغبەوانە تەنها غرامێکی مادی دەکرێت. لە هەرێمی کوردستان زۆربەی ڕۆژنامەنووسان قوربانین لە جێبەجێ نەکردنی یاساکانی تایبەت بە ڕۆژنامەنووسان و ڕوبەڕووی گرتن و سزادان بوونەتەوە. لە کاتێکدا بەپێی یاسای کاری ڕۆژنامەوانی ڕۆژنامەنووس نابێت زیندانی بکرێت و ئازار و ئەشکەنجە بدرێت. یاساناسێک دەڵێت یاسای کاری ڕۆژنامەوانی پێویستی بە هەموارکردنەوە هەیە و مافەکانی ڕۆژنامەنووس زیاتر بکرێت. ڕۆژنامەنووسان بە گوێرەی یاسای ڕخسنی کاری میدیایی ڕۆژنامەنووسی مامەڵیان لەگەڵان نەکرابێ. هەندێک جار ئەو حاڵەتە بینراوە. بۆ نمونە کاتێک کە ڕۆژنامەنووس سزای غرامە ئەدرێت بینیمانە محکەمەکە لەناو بڕیارەکەیە هاتووە وتوێتی ئەگەر ئەو غرامێشی نەدا ئەبێ حەبسکرێت. لە کاتێکە حەبس نابێت ڕۆژنامەنووس لەسەر کاری ڕۆژنامەنووسی حەبس بکرێتە زیندانی بکرێت. ئێستا خۆشبەختانە ئاراستەی تازەی دادگاکانی تەمیز لە هەرێمی کوردستاندا بەو ئاراستەیە محکمەی استینا بە سبەی تەمیزی کە ئەو بابەتانە دەبینە ئەو ئاراستەیە کە دەڵێ ڕۆژنامەنووس نابێت تەنها غرامەکەشی بگۆڕێ بۆ حەبس چکە حەبس نابێ شمولی ڕۆژنامەنووسی بکە. بەڵام هێشتا هەندێک بابەتی کە ماوە کە بەداخەوە دادگاکان لەوانەیە ڕوحی یاساکە جێبەجێ نەکەن، حرفەتی یاساکە جێبەجێ. لە هەرێمی کوردستان ڕۆژنامەنووسان بەردەوام ژیانیان لە مەترسیدایە و بەشێکیان بەهۆی ئاشکراکردنی گەندەڵی و هەڵدانەوەی دۆسیەی دزی و ژمارەیەک بابەتی دیکە ڕوبەڕووی هەڕەشەی گرتن دەبنەوە. بەتایبەت بڵاوکردنەوەی وتار و بابەتی گەندەڵی و کەیسی تۆمەتبارکردن لە تۆڕە کۆمەڵاتیەکان ڕۆژنامەنووسان ڕوبەڕووی گرتن و سزادان و هەندێک جاری کوشتن دەکاتەوە، چونکە زۆر جار مادەکانیان دەگۆڕێت بۆ مادەی خراپبەکارهێنانی ئەمریکانی پەیوەندی. ئەمەش سەرپێچی یاساییە و پێویستە ڕۆژنامەنووس بە یاسای کاری ڕۆژنامەوانی مامەڵەی لەگەڵدا بکرێت، نەک یاسای دیکە. ڕامیا ڕسمان، کەناڵی پەیام، سلێمانی.